قەیرانی دارایی و نەبوونی موچە و گرانیش تومەک و کاڵاکان لە نێو بازار داوای کردووە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروستکە. هاوڵاتیانیش پێیان وایە ئەگەر ئەو نرخانە بەو شێوەیە گران بێت تەنها ئەو پێویستیانیان بۆ دەکردرێ کە تەنها لە ڕۆژانەیە پێویستیانە. تا چەند نرخی کاڵاش تومەکەکان لە بازارە کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست کردووە؟ بەتاکی دەتوانم بڵێم بە ڕێژەیەکی بەرچاو لەسەر جەم کاڵاکانی کەمڕۆ لە بازارەکانی هەرێمە هەیە چێت ئەوەی ناوخۆی بێت چه هاوردەی دەڕێ وڵات بێ گران بوو ئەمیش پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی دۆلارە کاتوانم بڵێم تەنازەرمەند فەقیرە. کاریگەری زۆری لەسەرا لەبەر ئەوەی بە یەک ستێپ بە یەک مەرحەلا یەکسەر دۆلار لە 120 بوو بە 150 ئەمە وای لە هاوڵاتیان کرد کە کاریگەری زۆر بکاتە سەریان لەبەر ئەوەی زۆری شەریعە ئەم کۆمەڵگایە مۆزەفن فەرمانبەرن ئەوە تاسیرێکی زۆرە کردەسەرن زایدەن ناو بازاڕیش دوکانارەکان کاسبکارەکان هاواریانە لەبەر ئەوەی کاسبی نییە و حرەکە نییە و وەزعەکەیان لا باش نییە. بەتەکید نرخی بەرزبوونەوەی کاڵشتومەک کاریگەری زۆری لەسەر هاوڵاتی چونکە مەعاژ نییە شت گرانە ئەبێ دایمە فەقیر باچەکەی بە بۆ هەموو کاتێ فەقیر باچەکەی بە دەسێتە هەشتێ ئەڵێ دۆلار گران بووە شت گران بووە بەڕاستی حکومەت داوا بەڕێوە ناچی. سەرەتا بەهۆی ئەوەی کە ئێستا بین دۆلار زۆر بەرزە لەبەر ئەوەی کە بووەتە هۆی گرانبوونی هەموو سەرجەم کاڵاکان و نەبوونی موچەش تاسیری خۆی هەیە کە موچە زۆر درەن دابەش ئەکرێ کە موچە نەبێت فەرمانبەران بەڕاستی پارەی شویان پێنە تا بێنە بازار و کەلوپەلی ڕۆژانەیانی پێ بکڕن هەر لەبەر ئەوەیە کە بازار یانی وای لێ هاتۆ گۆڕانکاریکی یەجگار زۆری بەسەرا هاتۆ هەم لە ڕشت گرانبوونەوە هەم کە چۆڵەوانێکی بە خۆیەوە ئەبینیت کە هەمووی بە بەهۆی ئەوەی کە موچە و دۆلار بەرزە. کاری چیە کاتێکە نرخی دۆلار بەرزە بێتەوە ئەو کاڵاشتومەکانی کە لە پێشتری شاکەڕاون لە ئێستادا نرخەکانی بەرزەکانەوە ئەوە ژەکەوێتەوە سەرجدان و کەسێتی ئەو کەسە بوونم نەکابرا هەرزان بازارڕێکی لە پێشترا بوونم نە پاکەتێک جگەری یابێ بە هزاری سای بازار ڕێک ئەوی لە هەمان کاتێکە هێنێتەوە ئەبێ بە بڕێکی زیاتری بکڕێت ئەوەیە کێشەکە. ئەوە هەمووی ڕەبتە بەیەک ئابووری ڕەبتە بەیەکەوە لێرە ڕەبتە بە بانزینەوە ڕەبتە بە سوتەمەنیەوە لەوێشەوە دۆلار شتەکان لە دەرەوەی کوردستانیەت لەبەر ئەوە بە هەموو شتەکان و هەموو تەعاملەکان بە دۆلارە لەبەرەوە کاڵاکان بەرزە بێتەوە لەبەرەوەی دۆلار بەرامبەر پارەی خۆمە بەرز بۆتەوە. خۆی جاری وا حەقی دوکانارەکان شەیە ئەو شت بە گرانکڕێ بە گرانج بفرۆشێتەوە بەڵام ئەمە ئەبێ حکومەت چارەسەری بۆم کێشە بدۆزێتەوە کە بازرگانەکان شت بە گران بێن و بە گرانتر بیفرۆشنەوە ئەبێ هاوڵاتی باجەکەی بە ئەوە تا مەعاژ نییە ئیژ نییە هەرێ بێ هاوڵاتی ئەمەوە باجەکەی بە هەمووی ناڵم بەهۆی دۆلارەکەوێ کە بەرزە بێتەوە ینی نەوتی ژیانی ئەکسەر بەرزە بێتەوە ئاڵتون بەرزە بێتەوە ینی هەمووی وای لێ هاتووە بەهۆی دۆلارەکەەوە بەرز ببنەوە.